لە گەرمیان وەکو مرکزی سەرەکی ئافرەتی وەکو یەکەم کۆناک کە لێوە ئەنفال دەست پێکات مەراسیمی ئەنفال دەست پێکە ئەمڕۆژ لە ئێمە لە هەڵەبجە ئەو یادە بەرز ڕاگرین 33 ساڵ لەمەوبەر ڕژێمی لە ناوچوی بەعز لە 8 کۆناک یەک لە دوایەکە پرۆسی ئەنفالی دەست پێکردەش بە گەری کوردستان دیارە یەکەم کۆناک لە ناوچەی سەرگەڵ و دەست پێکات دواتر ناوچەی قەراق و گەرمیان و دواتر هەموو ناوچەکانی کوردستان ئەگرێتەوە بەداخەوە لە هەموو ئەو تاوانە یەک لە دوایەکانی ڕژێم دەرهەق بە گەری کوردستانی کرد هەڵەبجە لە هیچ کامیانە بێبەش نەبوو بۆیە لە پرۆسی هەشتی ئەنفال ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی هەڵەبجە دوای ئەوەی ئاواری ئێرانە بن لەگەڕێنەوە هەرێمی ناو عێراق و باشووری کوردستان لەلایەن ڕژێمی بەعسەوە کاتەوە ئەخرێنە چوارچێوەی پرۆسی هەشتی ئەنفالەوە ژمارەیان لە 1500 خێزان تێ ئەپەڕێت و زیاد لە 130 هاوڵاتی هەر لەوێ شەهیدە من بۆیە ئێمە لێرە جارێکیکە سەری ڕێز و ناوازش بۆ شەهیدانی ئەنفال و تەواوی شەهیدانی کورد و کوردستان دائانەوێنین دەڵێن با هەموو ئاگادار بن هەڵەبجە بە تەنها زامی هەشتی نییە تەنها بەرکەوتی چەکی کیمیاوی نییە شەهیدی سەنگەری نییە ئەنفالیش بەشێکە لە برین ئێمە لەگەڵەوەی هاوخەمین لەگەڵ گەرمیانە لەگەڵەوەی ئەمڕۆ هاوسۆزی بۆ هەموو ناوچەکانی کوردستان کە بەر شاڵاوە یەک لە دوایەکەکانی ئەنفال کەوتن لێرەش ئێمە وەکو خۆمان بەشداری هەم لە خەمی ئەوان و خۆمانی شا دەکەین جاری کە لێرە ڕووی دەمان ئاڕاستی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی ئەەکەین کە داواکارین ئەو خزمەتگووری یاخود ئەو پێداویستیانی کە پێویستە لە چوارچێوەی خزمەتگوزاری بۆ کە سوکاری ئەنفال بووان لە هەڵەبجەیش بچێتە بواری جێبەجێکردنەوە و حکومەتی عێراقی وەکو میراتگری ڕژێمی پێشوو فەرزە لە سەرشانی چۆن لە ناوچەکانی ناوەڕاست و باشوور هەموو زیندانیانی سیاسی قەرەبوو ئەکرێنەوە پێویستە بەدەر لە هەموو ململانێ سیاسیەکان کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا هەیە دوچار شەهیدان و قوربانیانی کیمیاباران و ئەنفال هەمویان لەژێر دەسەڵاتی ئەو ڕژێمە بۆ قوربانیانداوە بۆیە چۆن یاسایەکیان دایناوە بۆ زیندانیانی سیاسی و بۆ شەهیدان لەوێ پێویستە ئەو قەرەبووە کە بەوانە درێ دوجار بە هەرێمی کوردستانیش بکرێ بدرێ جارێکی کە ئێمە لێرە سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و شەهیدانی ئەنفالدا ئەنێوێنین و تاجەگوڵینی خۆشمان لە بەردەم پەیکەری ئەنفال لە مۆنومێنتی هەڵەبجەدانی سپاس. جار ئێستا مەراسیمی تاجەگوڵینە هەیە بەڵام داواکەم لەم کەناڵانەی بەڕێستانەوە هەتاکە یەک ئەم خەڵکەی هەڵەبجە یعنی وا ئەمەنە دیار نییە کە هەڵەبجە ئەنفالی هێوازانە نییە 1442 نەفەر ئەنفالی بەس دەورە سەلمان هەیە 300 شتێک بڵێم ڕاستەخۆ نازانم چەندێکە لەگەڵ خۆما بوون لە تۆپزاوە بەس من ئەوەی کە لەگەڵ منا بوو ئەم ناوانەیە لێرە لە قەعەیەکا بوو لە ئەرئەر هەمانە هەتا ئێستا ڕاستەخۆ من سێ بنە ماڵە لە ئەم ماڵانە نەجاتمان بوو بە بوونی ئەوەی کە شەهیدی قادسیەمان هەبوو. توانم بڵێم لێرەوە بە ناوی کەسوکاری شەهیدانی کیمیابارانەوە سەرخۆشی خۆمان بۆ سەرجەم کەسوکاری شەهیدانی ئەنفال و قوربانیانی ئەنفال ڕاگەێنین و هەڵەبجە لە هەموو قوربانیەکان بێبەش نەبووە لە پرۆسەی ئەنفالیشە هەڵەبجە پشکی شێری بەرکەوتووە بەڵام بەهۆی گەورەی تاوانی کیمیاباران قوربانیەکانی تر لەژێر باڵی کیمیابارانە توانم بڵێم ئەویان نەماوەکە وەکو یادەکانی تر ئەوە باز بکرد بۆیە لە مۆنومێنتی هەڵەبجە پەیکەرێک دروست کراوە بۆ قوربانیانی ئەنفال و ساڵانە لێرە مەراسیمێکی تایبەت دەکرێت ئەمساڵ بەهۆی ئەو پەتایە کە لە ناوایە نەمانتوانی بە شێوەیەکی شاو ئەو مەراسیمە بەرز و پیرۆز ڕابگرین بەڵام بە باشیشمان نەزانی ئەم یادە تێپەڕێەوە قوربانیانی ئەنفال لەبیر بکرێن بە سپاسەوە بەڕێوەبەراتی شەهیدان و کۆمەڵی قوربانیان و ڕێکخراوی ئەنفالەکان توانیمان ئەمڕۆ هاوخەمی خۆمان لە ڕێگای پەیامی ڕاگەاندەکانەوە بۆ سەرجەم قوربانیانی ئەنفال دەرببڕین و ئێمە ساڵانە بەشدارە بووین لەگەڵیان لە کەلار لە هەر شوێنێک مەراسمەکە کرابێت بەڵام ئەمساڵ لەبەرەوەی یادەکە بەو شێوەکرا نەمانتوانی بەشداربین و لێرە بەم چالاکیە هاوخەمی خۆمان
دەرەبڕین و تەمەناکەین حکوومەتی عێراقی کە وەکو میراتگیری حکوومەتی بەعس چۆن ئامادەیە قەرەبووی کوێ دەکاتەوە ئاواش ئامادە بێ قەرەبووی قوربانیانی ئەنفال بکاتەوە و داواکاری لە بەرپرسانی هەرێمی کوردستان چ ئەوانەی لە ئاستی حکوومەت و چ ئەوانێکی لە ئاستی پەرلەمانن پێداگیری بکەن لەسەر ئەو بڕیارانەی دادگای باڵای تاوانەکان بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەنفال چونکە بەڕاستی حکوومەتی عێراقی دەبێت بچێتە ژێر ئەو التیزامە و داواکاری لە بەرپرسانی هەرێمی کوردستانیش لە ئاستی دانیشتەکانیان لەگەڵ بەرپرسانی عێراق یەکێک لە خاڵەکانیان قەرەبووکردنەوەی ئەنفال و هەڵەبجە بێت چونکە بەڕاستی ئەوانەی کە وەک ئێمە بڕیاری دادگایان هەیە قەرەبوو کرانەتەوە بەڵام تەنها ئەنفال و هەڵەبجە و بارزانیەکان ماون بۆیە پێداگیری ئەوان جەختکردنەوەی ئەوان ئەرکی سەرشانیانەوە ئێمە داوایان لە یەکەین کە یەکێک لە خاڵەکانیان دووبارە ئەوە بێت کە لە دانوستانەکان لەگەڵ حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی بکەنە ژێر التیزامی کە قەرەبووی هەڵەبجە و ئەنفال بکەنەوە. تاجەگوڵینەکە دانێن. فرمنا يلا يلا فرموا ربع خان يلا لا لا اما ربع ضاوي انت هلا ما كنت يلا Just fifteen kakan. هلا ما كان ما شلون تعتقدون؟ لا جارك جارك يقدر Thank you.